تیپی تۆپی سەرمەی زیانی برایەتی دوای نابەدەکاریەکانی ئەنجامدا بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی یانەکانی وڵاتانی عەرەبی کەوا بڕێرە لە سێ مانگە لە شاری ئاغادیری وڵاتی مەغرب بەڕێوە بچێ. برایەتی بە 5 یاریزان بەشداری دەکاوە ئامانجێتی گەیشتنە بە قۆناغێکی باشی پاڵەوانێتەکە. برایەتی پێشتر بەشداری پاڵەوانێتیەکانی عەرەبی کردو بەڵام بەبێ دەستکەوت گەڕاوەتەوە. ئێمە وەکویان نەیوەرشی برایەتی کە ئەم ساڵش بڕیارمان داوە بەشداری لە خولیانە پاڵەوانەکانی عەرەب بکەن کە بڕیارە لە 3 مانجینۆ لە وڵاتی مەغرب لە شاری ئاغادیر بەڕێوە بچیتن کەوا چەندان وڵاتی عەرەبی بەشداریان تێدا کردووە بە نزیکەی 14 یانە لە سەرتاسەری وڵاتانی عەرەبی. ئێمە وەکویان نەیوەرشی برایەتی ئامادەکاریەکانمان سەر کردوەوە ڕۆژانە مەشق و ڕاهێنانەکان دەکەین پشتیوان بەخوا وەکو تیب حازرین بۆ بەشداریکردن. ئەوەی ماوەتەوە کێشەی ڤیزەمان هەبووە ئەمڕۆ لە ئیتحادی عەرەبی ئەمەلی ئەویان پێداوین وتیان ئینشاڵڵە بەیانی دەکا ڕۆژی یەکشەمە ڤیزەکانمان بگەڕێتەوە بتوانین ڕۆژی دووشەمە سەفەرکەین بۆ وڵاتی مەغرب.